یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەی ڕابردوودا داکۆکی کار بۆ یەخستنەوەی هێزی پێشمەرگە و دروستکردنی هێزێکی نیزامی کە پارێزەری خاک و خەڵکی کوردستان بێت. لە دوای ڕوخانی سەدامەوە ئێمە ئەو بەدەست پێشخەری ڕاستە و خۆی جەنابی مام جەلال کە بڕێز کاشق جعفەر ڕاست پەدرا بە وزارەتی پێشمەرگەوەروە مەسئولی هێزەکانی هەفتا بێت تا ئێستا توانراوە 12 لیوا و 2 لیوای تریش کە پێشتر لە شوێنەکانی تربوون کە 14 لیوای ئێستا لەسەر وزارەتی پێشمەرگەیە. ئێمە هەموو کاتێوەکو هێزی پێشمەرگی کوردستان و یەکێتی نیشتیمانی دەست پێشخەر بووینەوە. ئێستش قەنەعەتمان وایە تاکو هێزێکی یەکگرتووی منەظەمی بە دیسپلینی سەربازی گۆشکراو و بادابینکردنی چەک و تفاقی جەنگی بۆ ئەم هێزە بە قەنەعەتی ئێمە ئەوەی کە لە ناو هێزی پێشمەرگەین و خندنەوەمان بۆ هەلومەرجی ناوچەکە پێویستمان بۆیە ئەو ئامانجە استراتیجیەی میلەتەکەمان بە هێزێکی تۆکمەتر و یەکگرتووتر ئەتوانین پارێزگاری لێ بکەین. لەبەرەوە هەموو کاتێک یەکێتی نیشتیمانی کوردستان دەست پێشخەر بووە و ئێستش لە هەموو کات زیاتر ئێمە دەست پێشخەرین بۆ ئەوەی خۆشبەختانە ئێستا ئەوە هاوپەیمانی نێودەوڵەتیش لەسەر خەتە لەگەڵ وزارەتی پێشمەرگەی بەڕێز بۆ ئەوەی کەوا هێزی پێشمەرگە باشتر ڕێک بخرێتەوە. ئێمە هەمومان لە چوارچێوەی وزارەتی پێشمەرگین، بەڵام ئێستا بینن لێرە ئێزەکانی هەفتا و هەشتا و بەرگری و زێرەڤانی ئەمە وا ناوەکان لێکە درێتەوە کە ئەم هێزانە سەر بە حزب لەسەر بڕیاری جەنابی مام جەلال کولی عسکەری کوردستان دامەزرا کە لە 19 پێنجی 92 کۆلێژی سەربازی دامەزرا، دوایی کولی ئەرکان دامەزرا. ئەمە یەکێک بووە لەوانەی کە ڕۆڵی جەنابی مام جەلال لە دروستکردنی جێیش بۆ کوردستان و یەکگرتنەوەی هەموو هێزەکان بۆ یەکی سوپایەکی یەکگردووی باشمان هەبێ کە ڕوبەڕووی هەموو ئەو ئەگەرانە بینەوە کە دووشی کوردستانە بێ، تووشمانە بێت لە هەموو شوێنێک وەکو ئێستا تێرۆستانی داعش کە بە باشترین شێوە ڕوبەڕوویان بووینەتەوە بەم هێزە نیزامیانە بە هێزی پشتیوانی دوو کە جەنابی مام جەلال خۆی دروستی کردووە. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی شڕی دەگەیەنێت سەربارەی و کەم و کوڕیانی هەبووە یەکێتی هەوڵی داوای هێزی پێشمەرگەیەک بخات و لە ئێستاشدا پشتیوانی 100% لەو هەوڵە دەکات. ڕۆڵی هێزی پێشمەرگە و بۆ یەکگرتنەوە دیارە هەردوای تەشکیلی حکوومەت و دوایەوەی کەوا کۆمەڵێک کۆبوونەوە کرا مام جەلال لە کۆبوونەوەیەکە ئێمەی تەبلیغ کرد وتی ئیتر لەمە دووە ئەبێ ئەو هێزە بوێ بە هێزێکی یەکگرتووە هەندا لەو حەوشتیشمان نووسی بولینەکان پیان لێ کردینەوانەیە وتیان ئەمە هێزای تر هێزی یەکگرتووە. ئێمە لەگەڵ برایانی پارتی ڕەنگە دەیان کۆبوونەوەمان کردووە، یەک دوو کۆبوونەوەشی بە حزوری جەنابی کاک مەسعود بوو کا کۆسرەت و هەموو برادرانە بۆ هێزەکانی هەفتا و کاتە فەلەک و فەرماندەیی هەبوو. هەوڵماندا تاکو ئێستا کە بۆمان کرابێ ئەو چوادە لیوایمان تەوحید کردو، بەڵام بە کۆمەڵێک کەم و کوڕیەوە چکە تۆ هێز کە دروستەکەی مەفروزە وەکو چۆن ئێستاوە مەعسکەرە جێگەی هەبێ ڕێگەی بێ ئێستا هەفتەیە دەوامەکە سی هەفتێ لە ماڵەوەی کەشی زانی لە بیریێچێتەوە. لەبەرەوە هێزەکانمان ئێمەوەی کە کردومانە ئەوە نەمان پێکراوە. ئەوە ئێستا بەرنامەیەکی تازاتوت پێشوانیە وڵاتانی ئەوروپا و بە ئەمریکا و ئەڵمانیا و ئیتالیا و چۆیانوێ هێزەکەمان بکەم بە یەک هەموو کەسی حەزبەوەکەم تکەم هێزا بێ بە وەکو توانە بێ بە هێزی میلەتی کورد هی حیزب نییە هی یەکێتی نابێ هی پارتی نابێ تەمە ناکەین سەرکەوتوو بووین لەوە. ئێمە وەکو یەکێتی لە 100% پشتیوانی لەکەین و چیشمان پێ بکرێ بۆ ئەوە چۆن لە ڕابردووە کردومانە ئێستاژێکین. بەڵام بەڕاستی ئەم هێزە بەم شێوێ من حەز ناکەم هەندێک کەم و کوڕی باسکەم کەم و کوڕی زۆرە پێویستی بە ئەوەی مەعسکەراتی هەبێت تەدریبی بێت چەکی هەبێت چیە بێت چی شتانە گەرم وڵاتان نەبوونایە لەو شەڕاک ڕەنگە تووشی کۆمەڵێ زەر بووینە جە لە بەرەوە من لێرەوە داواکەم لە قیادەی هەمووی چارەسەرێکی ئەو وەزعی ژیانی پێشمەرگە بە تایبەتی هێزەکانی وەزارەت بکرێ و بۆ ئەوە ئێمە بۆ مەسلەی یەکگرتنەوەکە لە 100% ئێمە پشتیوانی لەکەین. ئێمە حەزەکەین کە هێزەکە هێزی میلهی حیزب نەبێ میلەتی کورد و کۆم و کەسیشی تر. دوای یەخستنەوەی 14 لیوا لە کوردستان هەوڵێکی نێودەوڵەتی هەیە بۆ یەخستنەوەی هێزی پێشمەرگە و ئەگەر ئەو هەوڵە سەرکەوتوو بێت بۆ داهات و کورد دەبێتە خاوەن هێزێکی سەربازی خاوەن دیسپلینی تەواو و پرۆفشناڵی سەربازی. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.